بە تەنیا جێمە هێڵن ئەم شۆ زریان دەیچێنێ تەموو مژدای دەپۆشێ مانگە شەو دەیڕفێنێت. ڕەنگە زۆرێک لە شاعیرانی کورد ئاواتیان خواست بێت ئەم شعرە بەناو بانگە کە لە سەختترین کارەساتی کورددا وتراوە و بووەتە سمبولێک بۆ ئەو کارەساتە گەورەیە شعری ئەوان بواە یان تەنانەت تۆی بینەریش ئاواتە خواست بووی تایەکە ئەم شە جوانانە لە زاری تۆ دەرپچوونایە و ببوونایەتە ڕەمزێک بۆ گەورەترین کارەساتی نەتەوەیەک. میوانی ئەم ئەڵلقەی بەرنمەکەی من خاوەنی ئەو شعرە جوانەیە. ئەو کەسایەتەیە کە ساڵانێکی زۆری تەمەنی خۆی لە ناوەندی بزوتنەوەی چەپی کوردستانی دابەڕێ کردو لە بواری ئەدەبیشدایەکێکە لەو قەڵەمە ڕەنگینانەی کە هەمیشە شعرەکانی لەسەرزارن و ناکرێت لە هیچ بۆنەیەکی ئەدەبیدا ناوی نەهێنرێت. بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش خۆشحاڵم لاڵقەیەکی نوێی بەرنامەی بەڕاشکاوی بەوەی خۆشەویست دەکەمەوە. میوانی ئەم ئەڵلقەی بەرنمەکەم دکتۆر ڕەفیق سابیر ئەدیب و شاعیرە. دکتۆر بەخێبێت. دکتۆر لە پێشەکەیەکە ئاماژەم بەوە نەیە نامەوێت لەم بەرنمەیە هەڵوەستە لەسەر وێزگە ئەدەبیەکان بکەین باز ژیانی ئەدەبی تۆ بکەین ئەمەوێ لە ژیانی سیاسیەوە دەست پێ بکەین و لەو پرسیارەوە دەست پێەکەم تۆ ساڵانێکی زۆری تەمەنی خۆت لە ناو بزوتنەوەی چەپی کوردستانیا بەڕێ کرد لە تەمەنی گەنجێتیتەوە ئەتوانم بڵم تا چەند ساڵێکی کەم پێشێستا ئەتوانی سا پێمان بڵی بزوتنەوەی چەپ لە کوردستانە چۆن نەبینیت ئایا ئەم بزوتنەوەیە بۆ ئەقارار ڕۆژکە ئێوە کارتان بۆ کرد لە تەمەنی گەنجێتیتانە؟ ڕاستەکەی بزوتنەوەی چەپ لە کوردستاندا بەگشتی ئەمڕۆ بەبەراورد لەگەڵ هەشتاکان و هەفتاکان تەنانەت بەبەراورد لەگەڵ سەرەتاینەوەتەکانیشدا لە پاشەکشە و تاڕادەیەکی زۆر لە بنبەستێکدایە. بەشێکی ئەو پاشەکشە و بنبەستە پەیوەندی بە مەسائلی ئایدۆلۆجی و فکریەوە هەیە، بەشێکی پەیوەندی بە پارچە پارچە بوون و پەرتبوونی بزوتنەوەی چەپ خۆیەوە هەیە، بەشێکیش ڕەنگە پەیوەندی بەو هەموو جیاوازی و ناکۆکی و بیر و ڕاو بۆ چوونانەوە هەبێت کە سەبارەت بە چەمکی چەپ ناوڕۆیکی چەپ مانای چەپ بۆتە هۆی لێکدابڕان و لێک جیابوونەوەی یای باڵەکانی چەپ بەگشتی. لەبەرەوەی ئەمڕۆ بزوتنەوەی چەپ لە کاتێکدا کە بەڕاستی کوردستان پێویستی بە بزوتنەوەیەکی چەپی دیموکرات عەدالەت خواست بە عەقڵەتێکی کراوە و دوور لە هەندێک دۆگما ئایدۆلۆجی کوردستان پێویستی بە بزاوێکی وایە چونکە کۆمەڵگەی کوردستان بەرەو کۆمەڵگەیەک دەڕوا کە گروپێک ڕۆژانە زۆر بە خێرایی دەوڵەمەند دەبن و بە هەمان ئەندازەش گروپێکی تر هەژار و هەژارتر دەبن کە ئەگەر بێت و ئەمە لێ کۆڵنەوەی لەبارەوە نەکرێت ڕێگە چارەیەکی بۆ دانەنرێ لەوانەیە کۆمەڵگەی کوردستان بە تەواوی ببێتە دوو بەشێکی چینی زۆر سەرەوە لە ڕووی ئابووریەوە نەک لە ڕووی کولتور و فکر و مەدەنیەتەوە بەشێکیشی چینێکی زۆر خوارەوەی هەژار و زەحمەتکێش و برسی کەمە بۆ خۆی مەترسێکی گەورە بۆ سەر ئارامی و ئاسایشی کۆمەڵایەتی دروست دەکات. لەبەرەوەم پێم وایە کوردستان ئەمڕۆ لە هەر کاتێکی تر ڕەنگە پێویستی بە بزافێکی چەپی لەو جۆرە هەبێ بەڵام گرفتەکە لەوەدایە کە چەپ ئەمڕۆ هەم پەرتەوازێ هەم لە ڕووی ئایدۆلۆجیەوە بە بنبەست گەیشتووە بەو تێڕوانینەی کە تا ئێستا باوە لە کوردستان. دکتۆر ببوورە کە لێرە ڕادەگرم ئەمە هەوەسە لەسەر و کەلیمەیە بکەم کە تۆڵی لە ڕووی فرۆ ئایدۆلۆژیاوە بە بنبەست گەیشتووە ئایا هەر لە بنەڕەتە فکرەکە خۆی بە بنبەست گەیشتووە یان ئەوانی کە لە کوردستانە تەرویجی بۆکەن و کاری لەسەرەکەن بە بنبەستیان گەیاندووە؟ ڕاستەکە ئێمە توانین لە هەردوو ئاستا ئاماژەی بۆ بکەین لە ئاستی ئایدۆلۆجی و فکرەکە خۆیدا ئەو فکرەیە بە دڵنیاییەوە بەو ئەو چەپە مارکسیزمی کە باوە لە کوردستاندا بە بنبەست گەیشتووە. من زۆر بە گرنگی دەزانم مرۆڤ لەسەر وشەی چەپ ناوڕۆکی چەپ چییە؟ تەنیا چەمکێکی ئایدۆلۆژیە تەنیا باوەڕهێنانە بە ئایدۆلۆژیای مارکسیزم لێنینیزم یان چەپ خەباتێکە بۆ عەدالەت خوازی بۆ مرۆڤ دۆستی بۆ ئازادی. من پرسیومە پێشتر لە شوێنی تر و لە نووسینیان لە دیداری دیکەدا کە ئایا خەباتکردن بۆ ڕزگارکردنی نەتەوەیەک لە جینۆساید بۆ ئەمە کارێکی چەپانە نەبێت.
خەبەکارکردن بۆ ڕزگارکردنی زمانێک و کولتورێک لە کوشتن وەکو زمان و کولتوری کوردی بۆ کارێکی سەپانە نەبێت لەبەر ئەوە گرینگە کە ئێمە لە مناقشەی هەر مەسەلەی چەپدا لەسەر ناوەڕۆکی چەمکی چەپ ڕێبکەوین لە ڕووی تیۆریەوە لایەنی دووەم ئەوەیە کە ئایدۆلۆژیای مارکسیزم لە قەڵاکەی خۆی کە ئەوروپا شکستی هێنا ئایا دەکرێت ئێمە لە لادەکانی کوردستانەوە دەست بە سەرهەڵدانەوەی مارکسیزم بکەین لە کاتێکدا فکری مارکسیزم بۆ خۆی فکری کۆمەڵگەیەکی پیشەسازی سەنعەتی و بەرهەمی کۆمەڵگەیەکی سەرمایهداری و خەباتی چینایەتی سەرمایهدار و کرێکارە لەبەر ئەوە ئەمە لایەنێکی دیکەش هەر فکرێک هەر فەلسەفەیەک هەر تەنانەت ئاینێک کاتێک کە دێتە کۆمەڵگایەکەوە ئەو فکرە ئەو ئایدۆلۆژیایە ئەو فەلسەفە و ئاینە تەنیا هەوڵ نادەن کۆمەڵگەکە بگۆڕن بەڵکو لە هەمان کاتدا کۆمەڵگاش هەوڵ دەدا تەئسیری خۆی لەسەر ئەو ئاینەیە ئەو فەلسەفەیە ئەو فکرەیە دابنێت و بیگۆڕێت و لە چوارچێوەی خۆیدا لە قالبی دەدات بۆ نمونە ئیسلام لە ئەفغانستان هەمان ئەو ئیسلامە نین لە کوردستانە ئیسلام لە پاکستان ئەو ئیسلامە نییە کە لە تورکیایە لە هەر کۆمەڵگەیەکدا ئیسلام دەتوانێت یا مەسیحیەت یا مارکسێت یا فکرێکی تر دەتوانێت فۆرمی کۆمەڵگەکە وەربگرێت ئەمە لایەنێکێتی لایەنی دووەمیان ئەوەیە بەڕاستی هەر فکرێک هەر فەلسەفەیەک تەنانەت ئاینێک چەند مەزن بێ سەرنجام هێندەی سەری ئەو ئینسانەی لێ دێتەوە کە ئەو فکرەی هەڵگرتووە کە ئەو باوەڕی بۆ ئاینە هێنا لەسەرێکی گەورە و کراوە و ڕووناکبیرانەدا ئاین گەورەتر دەبێت فکر گەورەتر دەبێت لەسەرێکی پچکۆلە و مێشکێک و عەقڵێکی تەسکیشدا ئاینەکەش تەسک دەبێتەوە بچووک دەبێتەوە بە هەمان شێوە فکر و فەلسەفە لەبەر ئەوە ئێمە لە هەموو ئەو ڕوانەوە ئێمە ئەگەر بێ قسە لەسەر مارکسێت بکەین یا لەسەر فکری چەپ بکەین بەگشتی ئێمە دەبینی تووشی پرۆبلماتیکێک ئیشکالێتێک دەبین لە لایەنانەوە دکتۆر تۆ ساڵانێکی زۆری تەمەنی خۆت لە ناو حیزبی شووعی عێراقا بەسەر برد یەکێبووی لەو گەنجانەی کە زۆر بە گوڕوتینەوە کارت لە ناو بزوتنەوەی چەپی عێراقی و کوردستانی کرد تا ساڵی 1992 وازت لەو حیزبە هێنا و بە تەواوی دەستبەردار بوویت ئەتوانی پێم بڵێت ینی ئەو کاتی کە تۆش وازت لەو حیزبە هێنا فکری مارکسی و بزوتنەوەی چەپ لە کوردستانە بۆ بەستە گەیشت بوو کە خۆت باسەکە کرد ڕاستەکەی ئەو کاتە سەرەتایی شکستی ئایدۆلۆژیای مارکسیزم و بلۆکی ڕۆژ هەڵات کە بە سۆسیالیستی ناودا بوو سەرەتای شکستەکەیان دەرکەوت بوو و پێش ئەوەی کە سۆڤێتیش هەرز بێن ئێمە کۆمەڵێک ڕووناکبیری ناو حیزبی شووعی بەتایبەتی ئەوانەی کە لە دەرەوە بەشێک لەوانەیە لەناوە گەشتبووینە ئەوەی لە خۆمان پرسین یەکەم ئایا بەڕاستی مارکسیزم لێنیزم تاکە ڕێگەیەکی بەختەوەرکردنی گەلانە ئایا ناکرێ مرۆڤ سوود لە مارکسیزم لێنیزم وەربگرێ و لە هەمان کاتدا مێشک و یا دەرگای مێشکی خۆی لەسەر فکر و فەلسەفەی دیکەش دانەخات و سوودی لێ وەربگرێ بۆ پێشخستنی کۆمەڵگە و خۆشگوزەرانکردنی بەختەوەرکردنی ئینسان شکستی بلۆکی سۆسیالیستی ئەو گومانێ لە ئێمە نەهێشکە بەڕاستی فەردە مارکسیزم لێنیزم ناتوانێت بە هەشتێک بۆ مرۆڤ لەسەر زەوی دروستکە و تاکە ڕێگە بگرە ڕێگەیەکی سەرەکیش نییە بۆ ڕزگارکردنی مرۆڤ لە بەدبەختی و لە ستەم و لە ئیستبداد بێجگەلەوە کە لە هەمان کاتدا ئێمە لە تەجروبەی خۆمانەوە لە ناو حیزبی شووعی عێراق وەکو کوردستانیەکانیان ئەو شوێنە کوردستانیانەی ناو حیزبی شووعی بۆ ئەنجامە گەیشتین و لە خۆمان پرسی ئایا لە وڵاتێکی فرەنەتەوەدا کە نەتەوەی سەردەست و نەتەوەی ژێردەستەیە نەتەوەی داگیرکەر هەیە و نەتەوەی داگیرکراو هەیە حیزبێکی سەرانسەری لە وڵاتەدا دەتوانێت بە یەک ئەندازە حیزبی نەتەوەی سەردەست بێت و حیزبی نەتەوەی ژێردەستیش بێت بە هەمان قووەت کە داکۆکی لە مافی نەتەوەی سەردەست دەکات کە عەرەبە کە لە ئێران فارسە کە لە تورکیا تورکە لە سووریا عەرەبە بە هەمان قووەتیش دەتوانێت یا توانینێتی داکۆکی لە مافی نەتەوەی ژێردەست بکە کە کورد و نەتەوەکانی دیکە ئێمە لە ئەزبوونی خۆمان و کە چاومان بە مێژووی خۆماندا جێڕایەوە تەماشامان کرد گرفتێک لەو مەسەلەیەدا هەیە ئەویش ئەوەیە لە هەموو ئەو قەیرانانێک کە تووشی ئەو وڵاتانە بووە کێشە کەوتوتە نێوان کورد و ئەو دەوڵەتانەوە
لە زۆربەی کاتەکاندا ئەو حیزبە کۆمونیستانە کە لەگەڵ حکوومەتەکان کۆک بوون تەبا بوون لە هەنگری حکوومەتەکانیان گرتووە لە دژی خەڵکی کوردستان لە هەنگری خەڵکی عەرەبیان کردووە خەڵکی فارس خەڵکی تورکیان کردووە بەعکس ڕەنگە لە هەندێک قۆناغ پشتیان تێکردووە دیارە حیزبی شوعی لە چاو حیزبە کۆمونیستەکانی تر بەڕاستی لە هەمویان زیاتر داگۆکی لە مەسەلەی کورد کردووە و دروشمی مافی چارەنووسی بۆ گەلی کوردستان لە قۆناغێکدا بەرز کردوێتەوە و ئەوە بۆ خۆی ئیلهام بەخش بوو بۆ زۆر گەنجە ڕووناکبیر کە ڕوو لەو حیزبە بکەن بەڵام دواتر ئەمە لە پرۆسێسێکی سیاسیدا بەرە و لایەکی تر دەڕوایان ڕەنگە شکست بێنێ ئەم مەسەلەیە ئەمەیان بابەتێکی ترە کەواتە ئێمە گەیشتینە ئەو ئەنجامە کە ئێمە ئەگەر کۆمونیست بین ئەگەر سوسیالیست بین ئەگەر دیموکرات یا لیبرال یا ئیسلامی بین پێش هەموو شتێک ئێمە کوردستانین وڵاتێکمان هەیە ئێمە سنوور و چوارچەوەی ئێمە کوردستانە من چیم لە سوودان داوە بە من با کۆمونیستیش بۆ نمونە ئەوە خەڵکی سوودان مشکلی خۆیەتی چۆن مشکلی خۆی چاری دەکە چم لە مەدەغەشقەر داوە چم لە خەڵکی بەسڕە داوە ئەوەی کە گرینگە بۆ ئێمە وەکو کوردستانی گرنگ ئەوە بوو کە ئێمە بەرپرسی لەبەردە میلەتی خۆماندا و کار بە وڵاتی خۆمان بکەین بەڕاستی و بۆ ئیسلامیەکی ژوایە ئیسلامیەک چی لەوە داوە لە ئەفغانستان یا لە کەراچی چڕۆدا و مشکلی خەڵکی پاکستان و ئەفغانستانە مشکلی خەڵکی کوردستان ئەوەیە ئێمە مشکلەی خاکمان هەیە مشکلەی ناسنامە یا پێناسی نەتەوەییمان هەیە مشکلەی ژیانمان هەیە مشکلەی ئازادیمان هەیە مشکلەی ئەوەمان هەیە کە بەڕاستی داهات و سامانی ئەو وڵاتە بە شێوەیەکی عادلانەتر دابەش بکرێت کەواتە ئێمە لە چوارچەوەی کۆمەڵکی خۆماندا هەرچیەک بین دەتوانین بە شێوەیەکی دیموکراتانە و ئاشتیانە کار بکەین. دکتۆرەمە بۆ چوونێکی خۆتە بە بیر بێنەوە کە لە چاپێکەوتنێکە ئەڵێت جەنابە ئەڵێ چەپی کورد لەژە کاریگەری چەپی نەتەوە سەردەستەکانی کوردستاندا بۆ نمونە لە عێراقدا کە چەپێکی عەرەب پەروەر بوو دەرکەوت چەپی کورد لە ڕووی ئەیدۆلۆژی و ڕێکخراوەییەوە وابەستەی چەپی عەرەب و تورک و فارس بوو دوای ئەو وەهمەکەوت کە پێی وابوو بە ڕزگاربوونی ئەو وڵاتانە لە کۆلۆنیالیزم و حکوومەتە ئیستیبدادیەکان گەلەکانیان بە کوردیشەوە ڕزگار دەبن بەڵام دوای ڕزگاربوونی هەندێک لە وڵاتانە لە کۆلۆنیالیزم دەرکەوت ئەم بۆچوونە بۆ گەلی کوردستان لە خوراافە زیاتر نەبوو ئەمە بۆچوونی ژەنابتان بەس ئەمەوە پرسیار و لێ بکەم یانی تا ساڵی 1992 کە نزیکی ساڵێک بەسەر ڕوخانی بلۆکی سۆسیالیستی شاتێ پەڕی درەنگ نەبوو بۆی ئێوە فەرق بەوە بکەن کە حرەکەت چەپەکانی عێراق و ئێران و تورکیا بۆ جەنابە تەبان حرەکە چەپەکانی عێراق هێندە بایەخ بە مەسەلەی کورد نادەنیان ناتوانن باڵانسێک لە نێوان نەتەوەی سەردەست و نەتەوەی ژێردەستان ڕابگرن ڕاستە کە ئێمە لە هەشتاونەوە گەیشتین هەندێک ئەنجام کە بەڵام چ لە برادرانی کە لە کوردستان بوون چ ئێمە کە لە دەرەوە بووین و پەیوەندیشمان هەبوو بەیەکەوە دواتر لە نەوەت و مەسەلەکە لەناو حیزبی شوعیدا گەورە بوو ئێمە ویستمان کە ئەم مەسەلەیە بە شێوەیەکی ئارام لە کۆنگرەیەکدا دیموکراتانە یەکلایی بکرێتەوە ئایا شوێ کوردستانیەکان دەیانەوێ وابەستەی حیزبی شوێ عێراق بن یان سربەخۆ بن و بەڵام لە پەیوەندێکی زۆر پتەودا بن لەگەڵ حیزبی شوێ عێراق ئەوە بوو پێش کۆنفرانس کۆمەڵ ڕێو شوێنی ئەسکەری و نادیموکراتانە گیرا بەر و شوێ کوردستانیەکانیان لە هەولێر بەپاڵ کردە دەرەوە لە حیزبی شوێدا بەڕاستی ئەگەر ئەوان و ینی هەڵوێستێکی ئارامانەی برادەکانی بۆە لەوانە بە ئەو کاتە ناخۆشی شەڕ ڕووبدا نێوان ئەو دوولایەنەدا بەڵام ئەمە زۆر تاکیدمان لەسەرەوە کردەوە کە مەسەلەیە دەوێت بە ئارامی بڕوات و هیچ شتێک شایانی ئەوە نیە ئێمە شەڕی لەسەر بکەین و خوێن یەک ئینسانی بۆ بڕێژین نە تاریخەکەی حیزبی شوعی نە سامانەکەی نە بارەگاکەی نە ناوی ڕۆژنامەکەی نەڕابردوە جوانەکەی هیچ شتێک بۆ ئێمە مۆزۆع نەبوو ئێمە شەڕی لەسەر بکەین لەبەر ئەوە برادران چون خۆیان بارگای کەیان گرت و لە شوێنی کە خۆیان ئەوە کرد. بەڵێ دکتۆر ئەمە هەڵبەستە لەسەر و قۆناغە بکەم یعنی ئەوەی کە باسمان کرد بۆ چوونی تۆ بوو لەسەر بزوتنەوە چەپەکان لە کوردستان و عێراقا بەڵام تۆ دوای جیاببوونەوەت لە حیزبی شوعی
نەک جەنابەت کۆمەڵێک لە ڕووناکبیرانی ناو حیزبی شوعی کە جیابوونەوە لەو حیزبە سەرەتا بە ناوی شوعە کوردستانەکان و دواتر کۆنگرێکتان گرت و خۆتان ناو پارتی کاری سەربەخۆی کوردستان و یعنی هەم درێژەتان بە هەمان بۆ چووندا باش ئەگەرەوە گەشتونەتەوە قەناعەتی کە فکری چەپ لە وڵاتانەدا بە بنبەست گەیشتووە چۆن قەناعەتان بۆ کرد کە لەژێر هەمان ئایدۆلۆژیا و هەمان بۆ چوونتا درێژە بە خەباتی خۆتان بنەوە پارتی چەپ پارتی کار لە زۆر ڕۆ جیاواز بوو لە حیزبی شوعی بەڕاستی بزاوێکی تازە بوو نوێ بوو جیاواز بوو یەکەم بزاوێکی کوردستانی بوو کەم و زۆر دوور و نزیک باوەڕی بەوە نەبوو بەشێک بێت لە حیزبێکی سەرتاسەری عێراقی دووەم پارتی کار حیزبێکی مارکسی لێنینی بەو مانای حیزبی شوعی یا حیزبی شوعی کوردستانی باوەڕی پێیەتی بەو شێوەیە نەبوو حیزبێک بوو حیزبێکی چەپی عەدالەت خواست و ڕاستە فکری مارکسی یەکێک بوو لە کۆڵەکە بنەڕەتیەکانی ئەم حیزبە بەڵام ئامانج بوو ناوەرۆکی حیزبەکە مەسەلەی عەدالەت خوازی بوو لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی نەتەوەی و کوردستانیشەوە ئامانجی سەربەخۆی کوردستان و سەربەخۆی کوردستان بوو ئەمە یەک دووەم ئەوەی کە بە بنبەست گەیشت ئایدۆلۆجیای مارکسیزم وەکو تاکە تیۆریەک تاکە ئایدۆلۆجیایەک بۆ بزوتنەوەی چەپ ئەمە بەشکست گەیشت ئەمە لە کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەپ لەسەر ئایدۆلۆژیای مارکسیزم لێنینیزم تاپۆ کرابوو بەڵام لە ئەوروپا مەفهومی چەپ خۆی بەڕاستی لە هەموو کۆمەڵگەکان چەپ مەفهومێکی نسبیە چەپ بەرامبەر بە کام ڕاست لەبەرەوە سۆسیال دیموکراتەکان لە سوید بە حیزبێکی چەپ ناو دەبرێن بە بەراورد لەگەڵ مۆدێراتەکان بۆ نمونە بە بەراورد لەگەڵ مەسیحی دیموکراتەکان لەبەر ئەوەی کە بە بنبەست گەیشت فکری چەپی عەدالەت خواز نەبوو بەقەدەر ئەوەی ئایدۆلۆژیای مارکسیزمی لێنینیزم بەڵام دکتۆر ینی ئێمە بۆ چوونەکەی جەنابەتمان باس کرد لەسەر حرەکەی چەپ بە شێوەیەکی گشتی لە وڵاتە ینی نزیکبوونەوەی ئێوە ئەو کاتە وەکو پارتی کار لە مەسەلە ناسیۆنالیستیەکان ئیشکردنتان لەسەر ئەو مەسەلانە تا ڕادەیەک خۆ دوورگرتن لە شتە زۆر توندەکانی ناو فەلسەفەی مارکسیزم بس بوو بۆ ئەوەی کە ئێوە جیاواز بن لە حیزبی شوێعی ینی خۆ لە هەمان کاتە حیزبی شوعیش باسی ئەوە کات کە فەهد لە ساڵانی چلەکاندا باسی سەربەخۆی کوردستانی کردووە ئەوان مافی شاری خۆنووسینیان بۆ کوردستان بەرز کرد بۆوانێ و وەکو پێم وتی حیزبی شوعی یا لقی کوردستانی حیزبی شوعی هەمیشە پاشکۆیەکی حیزبی شوعی عێراقی بووە نەیانتوانیوە دەست بە ئاودا بکەن بەبێ ڕەزامەندی قیادەی گشتی حیزبی شوعی عێراقی کە زۆر نییە عەرەب بووە حیزبێکی ئێمە ڕێکخراوێکی کوردستانی بووین و کەم و زۆر پەیوەندیمان بە مەسەلەی عێراقەوە نەبووە ئەو بۆ چوونە دووەم ئێمە بەرنامەکەشمان مارکسیزم لێنینیزم نەبووە بۆ شێوە ئایدۆلۆجیە وشکە یا سۆڤێتەی کە حیزبی شوعی هەیبووە ئێمە بزوتنەوەیەکی چەپی عەدالەت خوازی سۆسیالیست و تاڕادەیەکی زۆر مارکسیست بووین کە زۆر جیاواز بوو لە حیزبی شوعی عێراق حیزبی شوعی عێراق و حیزبی شوعی ئەو کاتە لقی هەرێمی کوردستانی ینی هەرێمی کوردستانی حیزبی شوعی عێراق ئەگەر ڕازی بوونە ئەو وابەستەیان ئەو پاشکۆیان بۆ حیزبی شوعی عێراق نەبینێ ممکن بوو بزوتنەوەکە بە لایەکی دیکەدا کەوت بایە بەڕاستی ممکن بوو ئەو کاتە حیزبەکە خۆی بەگشتی چ بەوانەیە کە لە پارتیکاردا بوون چ بەوانەیە لە حیزبی شوعی هەرێمی کوردستان دامانەوە ممکن و حرەکەتێکی چەپی مۆدێرن و تری لێ دروست ببێت و ئەمەش لەوانە بوو وەک موگناتیسێک بێ بتوانێت گروپە بچووکانی بۆ لای خۆی ڕابکێشە بەڵام ئەو خۆداخستن و خۆقەتیسکردن لەناو ئایدۆلۆجیایەکی شکست خواردوودا کە لە قەڵاکەی خۆی هەڵوەشاوەتەوە سیرکردن وەکو مارکسیزم وەکو ئاین و کتێبی مارکس و لین وەکو قورئان ئەمە بۆ خۆی کارێکی کوشندە بوو ئەمە هەمیشە ئەومان دەمان پرسی ئایا ئێمە میلەتێک دەکەینە قوربانی ئایدۆلۆجیا و فکرێک یان فکر
ملەتێک دەکەینە خزمەتکاری ئایدۆلۆژیایەک یان ئایدۆلۆژیایەک دەکەینە بەکاردێن بۆ خزمەتی ملەتی. ئەو بۆچوونی کە باست کرد هەرێمی کوردستانی حیزبی شوعی عێراق ئەو کاتە بە بێگەڕانەوە بۆ حیزبی شوعی نەیانتوانیەوە پەنجە بکەن بە ئاودا. هەمان ئەو بۆچوونەشە لەسەر حیزبی شوعی کوردستانی ئێستا هەیە کە حیزبێکی سەربەخۆی و لە حیزبی شوعی عێراق جیاوازە. ڕاستەکەی بەشێکە لە حیزبی شوعی عێراق. حیزبی شوعی کوردستانی ئێستا کۆلۆنیایەکی حیزبی شوعی عێراق بەشێکە لە حیزبی شوعی عێراق. بە چ بەڵگەیەک دکتۆر؟ لەبەرەوەی بەشێکە لە حیزبی شوعی عێراق خۆشیان ناڵێن حیزبێکی شوعی سەربەخۆ. بەڵێ دکتۆر ئەمە هەڵوێستی و کاتی حیزبی شوعید لێ بپرسم لەگەڵ جابوونەوەی ئێوە و کۆمەڵێک ڕووناکبیر و سەرەتا بە ناوی شوعە کوردستانەکان و دواتر پارتی کارتان دامەزران هەڵوێستی حیزبی شوعی و سەرکردەکانی حیزبی شوعی چی بوو بەرامبەرەوە؟ هەڵوێستیان زۆر خراپ بوو و بەڕاستی ئەگەر من و چەند برادێک نەباینە شەڕی ناوخۆی یەکەم جار لە کوردستان لە نێوان شوعەکاندا دەستی پێ دەکرد. بەڵام ئێمە وەکو گوتمان یعنی تۆ بێنە بەرچاوی خۆت ئێمە برادەرمان هەبوو لە شەستەکانەوە هەتانەوەت پێشمەرگەی حیزبی شوعی بووە لەگەڵ ئێمە هات یەک کلاشی کۆفی لە حیزبەکە هێنا سەرڕێگەیان پێدەگرتن کلاشکۆفەکەیان لێ بستێنەوە دەمانچەیەکی حیزبی شوعیان لابوو شەڕیان پێدەفرۆشتن تەشقەڵە بوو ڕاستەکەی دەیانویست ئێمە ڕاکێشنە شوێنێکەوە کە هەرایەک دروست بێ لەو بارەیەوە بەڵام بەڕاستی بەدڵنیاییەوە ناوکاری حیزبی شوعیش کەسانێک هەبوون کە زۆر ژیرانە زۆر بەرپرسانە جی ئەوە بوون کێشەکە ڕەوتێکی تر بەربگرێت بەڵام بەڕاستی بۆ ئێمەش زۆر مەبەستمان وەکو کوتم ئێمە گوتمە هەموو شتێک بۆ خۆتان ئێمە هیچ شتێک شایانی ئەوە نییە کە ئێمە شەڕێکی ناوخۆیی لەگەڵ ئێوە لەسەر بکەین و بەڵێ لەبەرەوەوان هەڵوێستیان خراپ بوو و بەڕاستی ئەگەر وابەستەی و بیرکردنەوەیەکی کوردستانی ناواندا هەبوایە وابەستەیان نەبوایە بە حیزبی شوعی عێراقەوە دەبوو ئەوان مەبەستم شوعە کوردەکانی کە یادی حیزبی شوعی عێراقە دەبوو ئەوان پێشەنگێ و حرەکەتە بن. دکتۆرەمە بگەڕێمەوە سەر ڕۆڵی ئێوە وەکو ڕووناکبیرانی کورد لە ناو حیزبی شوعی عێراقا یعنی زۆر جار ئێوەش تۆمەتبارەکرێن بۆی کە فشارتان نەبووە لەسەر قیادەی حیزبی شوعی ئەمە کەمێک بگەڕێنەوە بۆ مێژوو ینی لە دوای سەلام عاد لەوانەیە بەشێکی زۆری ئەو مێژووە حیزبی شوعی عێراق بەدەست کوردەوە بووە سکرتێرەکانی کوردووە ئەمە بەهادی نووری و ئەمە مامۆستا عەزیز محەممەد و یعنی پێدوانیە ئێوەش جۆرێک لە کەم تەرخەمیتان تێدا بووە لەناو حیزبی شوعی عێراقدا کە هەر ئەو کاتە زوو بە زوو نەتانتوانیوە ئەو حیزبە بەلای کوردستاندا یەکلا بکەنەوە یان بیخەنە خزمەتی مەسەلەی کوردیەوە ڕەنگە ئەو کە پرسیارە لە برادرانی ئەو کاتێک قیادەی حیزبی شوعی بکرێت لە کاک عەزیز و ئەو برادرانی دیکە چووکە من ڕاستی بێت تا 1970 کە عێراقم بەجێش بۆ بوڵگارستان چوون بۆ خوێندن من تەنیا ڕۆژنامە نووسێک بووم لە حیزبی شوعی عێراقدا و ئەندامێکی ئاسایش بووم کە هیچ بەرپرسیارەتێکم نەبوو و ئەوەی بەلاشمەوە گرنگ نەبوو کاری حیزبەتی بوو نۆک شاعرێک دەژیان وەک نووسەرێک وەک ڕۆژنامە نووسێک لە ڕۆژنامەی بیری نوێ و تەریق شاب ئێمە کۆمیتەیەک بووین فال عەبدولجەبار بوو عەدنان حوسێن بوو خانم حەمدوون بوو فایق بەطی بوو کۆمەڵێک عەبدولمەنعیم ئەحسەن بوو من بووم ئێمە شانەیەک بووین زیاتر کاری ڕووناکبیری و فکریمان دەکرد لەگەڵ کاری ڕۆژنامەوانی ناو حیزبی شوعی عێراق من وابزانم تەنیا من کورد بووم لە ناو گروپەدا لەبەر ئەوە دوای ئەوەی کە من ڕۆیشتم بۆ بوڵگارستان بۆ خوێندن گرتن و ڕاونانی شوعەکان دەستی پێکرد ئەم پرۆسێسی ڕاگواستنی گوندەکانی کوردستان بە توندی دەستی پێکرد من دوای نۆمانجێک وازم لە خوێندنی هێنا و لەگەڵ مامۆستا بەهادین نووری و مامۆستا عەلی مامۆستا عەبدوڵڵا قەرداخی کە ئێستا لە سویدا گەڕاینەوە بۆ بەڕێی ئێراندا بۆ کوردستان بۆ کاری پێشمەرگەهاتی لەوێەوە من تۆزێک بە خەستی چوو بە ناوکاری سیاسیەوە هەرچەندە لە پێشمەرگەهاتیشدا سەردەمێک کاری ئەسکەری و یا سیاسی دەکرد و جەولەمان دەکرد بەڵام دواتریش لەوێ هەر خەریکی کاری
ڕۆژنامەوانی و ڕووناکبیری بووم بەڵام بەدڵنیاییەوە ئێمە لە شاخ و شارێکی زۆرمان دەخستە سەر حیزبی شووعی سەرکردایەتی حیزبی شووعی بۆ ئەوەی کە ئەو تاڵە پەیوەندی هەبوو مابوو لەگەڵ بەعەز بپچڕێ و حیزبی شووعی بە شێوەیەکی ڕاستە و خۆ ڕاشکاوانە خەباتی چەکداری ڕابگەیەنێت لە دژی بەعەز. بەڵێ دکتۆر وەکو لایەنی ئەدەبی تۆ حەمە سەعید حەسەن تۆ تاوانبارەکات بۆی کە تۆ لە شارێکی خۆت پاشگەز بوویتەوە شارێکت بۆ سەلام عادل نووسیوە بەڵام دواتر شارەکەت گواڕیوە ئەمە یەک دێڕێوەت بە نمونە بۆ بێنمانێ لە دێڕێکاڵی لە ناو لولی تفنگی دەستی پێشمەرگەی هەندێنە کە پێشمەرگەی هەندێن خۆمان نەزانینەوە شەڕێکی گەورە بۆ حیزبی شووعی کردی لە دیوانەکەتدا گۆڕیوتە بە لە ناو لولەی تفەنگی دەستی پێشمەرگەی ئەزمەڕ و سەری سەفین و هەندرێنە ئەمە ئەو پرسیارەت لێ بکەم ینی بۆ سەرەتا نووسینی شەعر لەسەر سەرکردەکانی حیزبی شووعی و دوای پەشیمان بوونەوە بەڵام حەزەکەم وەڵامەکە هەڵگری بە دوایان نابڕ نابڕێکی کورتووە گەڕێنەوە لاتە